خواهی گەورە دەفەرمێ فلما أسلم وتله للجبين وناديناه أي يا إبراهيم قد صدقت الرؤيا. الله أكبر. إسماعيل سلامي خواه لسر بي تسليمي فرماني خوابو لقل باوكي دا سلامي خواه لسر بي خواهي قرد فرميت كاتك إسماعيل كوت سردم بوي باوكي سري برا چاقوك بهنه بملي دا چاقوي هنا بملي دا بلام ملي نبري. خواهي قرد بانجي كر فرمي وناديناه بانجيان كرت بانج ما كر أي إبراهيم من علىكي خود سر مبراه قد صدقت الرؤيا أو إلا خودا فرمانت بيكرد بو جيبة جيت كرت إنا كذلك نجزي المحسنين. إما أو پاداشتی چاکەکاران دەدەینەوە هەرچۆن پاداشتی تۆ دەدەینەوە هەر کەسێکی چاکەکار بێ بە هەمان شێو پاداشتی دەدەینەوە. بۆیە ئەی ئیبراهیم سەلامی خوای لەسەر بێ بەڕاستی ڕازگۆ بووی بەڕاستی ئیماندار بووی بەڕاستی لەژێر فەرمانی خوای گەورەدا بووی خۆت و کوڕەکەیشت. ئەو خەوەی کە بینیت هێناتە دی ئەو وعدەی کە بە خوات داوە هێناتە دی خەوەکەت هێناوە دی و تۆ ڕازگۆ بووی. تەوا ئەوە مزگەنی خوای گەورە خوا تاقید دەکاتەوە. خوای گەورە عالەمە تۆ چۆنی بەڵام تاقید دەکاتەوە تا خۆت ببیتە شایەت بەسەر خۆتەوە باش و بەخراپ. کەواتە ئێمەش ئاگاداری خۆمان بین ئێمەش لە قاعەیەکین لە ژوورێکین لە شوێنەکین لە ئیمتیحانین هەموو دەقەکانی ژیانمان ئیمتیحان و تاقیکردنەوەی هەر کاتێک کە وەرەقەکەمان لێ سەحب کرا و لێ وەرگیرا کۆتایی بە ژیانمان دێ. کەواتە ئاگاداری خۆمان بین بزانین چۆنین بەختەوەر ئەو کەسەیە بیباتەوە لە ئیمتیحانی ئەم دنیای ڕزگاری بێ و بۆ بەهەشتی خوا بڕوا. بەدبەخت و دۆڕاویش ئەو کەسەیە خوا لە خۆی تووڕە بکات لەبەر خاتی دنیا. ئەوە ژیانی پێغەمبەران بۆ سەلامی خوایان لەسەر بێ ئامادەیە لە پێناو خوادا کوڕ دەکەوێتە سەردەم باوە گیان فەرمانی خوا جێبەجێکە و ڕەحمم پێ مەکە سرم بڕەمادەم فەرمانی خوایە. بەڵام خوای گەورەش بانگی کرد تەواو مناڵی خۆ سەر مەبڕە چونکە تۆ ڕازگۆ بووی.